بالنسبة راپەڕین شاری هەولێر دەستکەوتی چاکە بۆ دەستکات و ناکرێن زۆر بە ئاسانیش لە دەستی بدەین و بۆ نمونە ئازادیشی تا بڵێ چاک هەیە بۆ گەنج و بۆ ڕایدەبڕین و بۆ منە شار مەسەد ئازادی سۆرانەوە تۆشتانە ئەم ناسایش بەرقەرارە و بەدەست خۆمانەوەیەوە بۆ خزمەتگوزاریش بۆ جادەبان و شارەکان بەتایبەتی هەولێر خۆش کراوە پارکە و ماسەخەستەخانەیە و قوتابخانەیە و زانکۆکانمان ئەوانە ئیشی باشی بۆ کراوە و پەرەی چاک بەزانستراوە بۆ شوێن شارچکانش پێم خۆشتە زیاتر پەرەی پێ دەبوون منە پشدەر و بتوێن ئەو ناوە و لای دیانیان سۆران ناوانە ئیشی بۆ بکرێتن خەڵکی بە بەهەندی ڕاپەری ئەو سەتەمە هەیی سەخۆڵادەت بەرەو بێژین بەرەو داهاتوویەکە باشتر بەرەو حکوومەتە کوردی دەوڵەتە کوردی ئەوەی مەبەستە ڕاپەری بێ زیاتر یادی ڕاپەڕین یادێکی زۆر خۆش بوو خزمەتگوزاریێکی باشیان هەبوو بەڕاستی لەگەڵ گەڵی کوردان هەروە دەمانەوێت زیاتر بەرەو پێشەوە بچیتن تا خزمەتی هاوڵاتیان بەڕێز بکەین.